أنا بۆ کەسانی کە نەخۆش شەکریان هەیە بیخواتەوە شەکرەی پێدا ئەبەزێت. ئێمە یازە زۆری زبدەمان هەیە کە بە خۆمان دروستەکەین لە شێوازی چی سەرەزاتەکانە. یەکەمینان ئەو کەسە کاری ئاسن ئەکە ئەمە پرۆتیناتێکی زۆر دایە پرۆتینەکەشی سروشتیە. ئەمە ڕێگری ئەکە لە هەڵوەرینێکی زۆر واتە هەڵوەرینی پرز ڕائەگرێت 10 ملیم 10,000 دینار. لا فێستیڤاڵی شەوانی ڕەمەزان لە هەولێری پایتەخت زیاتر لە 70 جۆری زەیتی سروشتی کە لە هەولێر لە قەزای بنەسڵاوە دروست دەکرێت نمایش کراوە. لێرەدا کاک بەرزان هاتووە ئەو مەوادانەی کە خۆیان هەم شامپۆ هەم زەیت و چەندین جۆری پێداویستی تر لە هەولێرەوە دروستی دەکەن هێناویانەتە یەکێک لە کەفرەکانی فێستیڤاڵی شەوانی ڕەمەزان. کاک بەرزان سڵاوت لێبێت پێم بڵێ ئەو زەیتانەی ئێوە دروستی دەکەن لە قەزای بنەسڵاوە لە چی و چی پێک دێت چۆنە ئەمە بۆمی باس بکە. سەرتا بەخاردنی کاناڵەکەتانەکەین دەستخۆشتان لێکەین. ئێمە لێرەکانە بەشداریمان کردو بە 70 جۆری زەیت بێزگە لە شامپۆ سابون و چەندین بەرهەمی دیکەشمان هەیە. ئەو یەکێ لەوانە زبدەمانەیە کە لە جەرزادەکان پێک دێت و هەندێک زیاتشمانی ناو کە ڕاستەخۆرە بەرچاوی مشتەرەکە دروست بکرێت. ئێمە هەوڵی ئەومان داوە کە ئەم ماوەدە خۆراکیانە بە کۆمەلگا ئاشنا بکەین زیاتر. چۆن بوو سەرەتان بیرۆکێتان بۆ هات دەستان کرد بەوەی لە هەولێری پایتەخت زەیتی سروشتی و زبدە و شامپۆ و ئەو مەوادانە دروست بەخۆی بیرۆکەدانەری پرۆژەکە لەلایەن کاک محەممەد ڕۆستەم زەنگەنەوە بووە. باس ئەو زەیتانم بۆ بکە لێرە نمایشت کردووە گەر یەکێکیانم پێ نیشان بدەیت ئێستانم کامەڵ هەر یەکێکیان دەست ئێستا بۆ نمونە ئێمە لێرەکانەیە زەیتی لوبانمان هەیە. زەیتی لبان زەکەرە بە کوورەکەی خۆیان پێوترێ بنێشتە تاڵ. ئەمە سوود و ئیسفادێکی زۆری هەیە وەکو یەکێک لەوانە بۆ کەسانی کە نەخۆش شەکریان هەیە ئەتوانێت بیخواتەوە شەکرەی پێدا ئەبەزێت بەڵام بەپێی ڕێنماییەکانی ئێمە بەدەر لە ڕێنماییەکانی ئێمە ئەم بەرپرسین لەو شێوازە یاخود هەنێک کەسێ بۆ ڕوخسار بەکاری هێنێت بۆ چونکە پێستەکە تون ئەکاتەوە ترسی و لۆسیەکە ناهێڵێت. گوتت زبدەمان هەیە لە چەرەز لە تێکەڵە دروستی دەکەین ئەمە چۆنە بۆم باس بکە. ئێمە یازە زۆری زبدەمان هەیە کە بە خۆمان دروستیەکەین لە شێوازی چی سەرەزاتەکانە بە مفرەدەمانە بڵێن سەرزاتەکان بە جیاجێ هەیە و بە تێکەڵی شەمانە. ئەمە شێوازی میکسە سێ جۆریە کە تێکەڵ کراوە و ئەمەشمانەیە کە لە 7 جۆرت پێکاتووە. دەتوانین نمونەیەکمان بۆ تێست بکەیت؟ ئەمەی کە دەیبینن زبدەیە بە شێوەیەکی سروشتی لێرە دروست دەکرێت ئەوان کارگەکەیان لە بنەسڵاوەی هەولێرە ئەمە زبدەکەیە هیوا هەیە کەوان کەسانی کە لە قاعی ئاسنن چونکە شێوازی پرۆتینێکی زۆری تێدایە یاخود ئەو کەسانی کە ڕجیم ئەەکەن ئەتوان ئەمە بەکاربێنن بۆ ئەوانە کە یاری ئاسنین دەکەن یاخود ئەوانی ڕجیم دەکەن سوود لەمە دەبین سوودی لێ ئەبین یەکەمینان ئەو کەسە کاری ئاسن ئەکە ئەمە پرۆتیناتێکی زۆری دایە پرۆتینەکەشی سروشتیە یاخود ئەو کەسێک کە بۆ زەعیبوون هەوڵەدا ئەتوانێت ئەمە بەکاربێنێ لەبەر ئەوەی کە زوو هەست بە تێربوون ئەکات. گوتت شامپۆشمان هەیە گەر شامپۆکەم نیشان بدەیت بزانم ئەمیان چۆنە و جیاواسی چیە لەگەڵ شامپۆکانی ئێمە لێکانەیە بەس شامپۆ نییە لێک لەوانە ماسی قژمان هەیە قوسولی دەموچاومان هەیە یەکی لەوانە شامپۆکانە. باش ئەمە چیە و سوودێکی هەیە چۆن ئەمە ڕێگری ئەکە لە هەڵوەرینێکی زۆر واتە هەڵوەرینی پرز ڕائەگرێ ڕێگەی و بەهێز زەکات و پرسەکە خاوەکاتەوە. ئەمە سوودەکەیت. باش نرخی ئەمانە چۆن هەروەکو ئەوانەی بازاڕە یاخود گرانترە یان هەرسان بەبێ جۆری زەیتەکە گۆڕانکاری بەسەر دێت. ئێستا بۆ نمونە ئێمە زەیتێکی بایەمی شیرینمانەیە کە نرخەکە کاتە 5,000 دینار لە هەمان کاتە زەیتێکی مێخەکمان هەیە کە 10 ملیمە کە 10 ملیمە نرخی کاتە 10,000 دینار 10 ملیم 10,000 دینار بەبێ جۆری زەیتەکە گۆڕانکاری بەسەر دێت لەبەر ئەوەیەکەوە ئەو تۆیەکەوە ئەکردە جیازەوە بۆی کە زەیت لێ بەرهەم بێت زەیتەکەی کەمە و نرخی تۆیەکە لە بازاڕە گرانترە. ئەوەی کات گوێبیستی بوون و بینیتان ئەمە کاک بەرزان بوو لە یەکێک لە کارگەکانی شاری هەولێر کار دەکات بە شێوەیەکی سروشتی زبدە زەیت شامپۆ کۆمەڵێک مەوادی تری پێویست لە نێو هەولێر لە قەزای بنەسڵاوە بە شێوەیەکی سروشتی و خۆماڵی دروستی دەکەن.